پێشنیازەکەی ترامپ بۆ گواستنەوەی خەڵکی غەزە بە تایبەت بۆ میسر و ئوردن ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر بەستام عەلی عەموش وەزیر و باڵیۆزی پێشووی ئوردن لە عەمانەوە لەگەڵماندایە. بەڕێز باڵیۆز سڵاوتانێ بێت تۆم کاتتان باش. ترامپ بۆ پێی وایە بە گواستنەوەی خەڵکی غەزە و چۆڵکردنی غەزە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدی دێت؟ بەڕاستی ئەم پیاوە تا بڵێ پیاوێکی سەیر و سەمەرە بوو بەر لەوەی بێت بە سەرۆک. چیزای ئێستا کە بۆتە سەرۆک و دەسەڵاتی کردووە دەست ئەمە شتێکی زۆر نامۆنیە بۆ عەقڵی ئەمریکی، چونکە ئەمریکا لەسەر تەرمی هێندە سوورەکان بنیادنراوە بە کوشتنی ئەوان بۆتە دەوڵەت، هەرچەندە وڵاتانی جیان هیچیان یەکدەنگ نین و کۆک نین لەسەرەوەی کە دۆناڵد ترامپ باسی دەکات وەکو دەگوترێت 15 ساڵ پێویستە بۆەوەی کە غەزە پێویستی بە 15 ساڵە تا بنیاد بنرێتەوە خۆی نیشان دەدات. وستم دۆناڵد ترامپە بۆەوەی کە بەزەی بە غەزەداتەوە ئێمە پێویستمان بەو سۆز و بەزەی ئەو نییە لەبەرەوەی خەڵکی غەزە ڕوبەڕووی وەحشیگەری نازیستەکان بوونەتەوە. ئەم پیاوە پێی وایە کە هەموو وڵاتانی جیهان هیچ نین، تەنیا ئەوان نەبێت. رووسیا ڕەتی دەکاتەوە، بریتانیا گەورەترین دەسەڵاتی ئیمپریالی ڕەتی دەکاتەوە، هەموو وڵاتانی عەرەبی موسڵمانان هەموو خەڵک ئەمە ڕەت دەکاتەوە. کەسێک نییە پشتگیری ئەم قسەیە بکات مەگەر ناتانیاهۆ نەبێت کە دەوڵەتێکی دەستکردی ئەمریکایەوە ئەو وڵاتەی بە ئاقلێتی کاوبۆی ماوەڵ لەگەڵ جیهان دەکات. تەنیا ئەوانە پشتیوانی ئەوە دەکەن. ئێمە لە ئوردن خۆمان یەکلای کردوتەوە بڕیاری خۆمانداوە و لەسەر زاری بەڕێز شای ئوردن باستەوە کراوە کە ئوردن و فەڵەستینیش فەڵەستینی ئێمە هیچ فەڵەستینێک لە ئوردن وەرناگرن. پەسەندکردن یاخودەگرتنی خەڵک بۆ بابەتی پزیشکیەوە بابەتێکی دیکەیە، بەڵام کۆسپێکردنی زۆرم لێ بۆ سەدان هەزار کەس ئەمە بابەتێکی ڕەتکراوەیەوە زۆرێکە لە چەتەیی کە ئەم سەرۆکە دەیەوێت پەیڕێوی بکات و ڕۆژی سێشەممەی داهاتوش و قسەیەکی پێچەوانە دەبیستێ. بەڕێز باڵیۆزکەوا بێت ئوردن خەڵکی غەزە وەرناگرێت ئەگەر بە فشاری ئەمریکا و دەرکردنی خەڵکی دەرکردنی بێتە لایەن ئەمریکاوە بۆ ئوردن و بۆ مسر. بەڵام ئەگەر خەڵکی غەزە بدخوازن داوا بکەن بیانێت لە ئوردن نیشتەجێ بن شوێنێکیان بۆ بکرێتەوە لە ئوردن ئەو کاتە شەروەریان ناگرێ؟ بەلا هەموو شتێ من مژدەی ئەوە دەدەم کە خەڵکی غەزە داوای ئەو شتە ناکەن، ئەویان ناوێت، ئەوان دەڵێن ئێمە هیچ شتێکمان دێ لە دەستی بدەن، چونکە 50,000 ڕۆڵەی ئێمە کوژراوە، خانوەکانی ئێمە وەتاوی وێران کراوە کاتە ناتانیاهۆ و دۆناڵد ترۆمپ لەوە زیاتر چیان پێ دەکرێت بەڕاستی. ئەوان دەیانەوێت خەڵک بە زۆرە ملێ کۆس پێ بکەن لەبەرەوەی قوارەی زایۆنیستی باوەڕی وایە ئەم خاکە دەبێت تەنیا بۆ یەهودیەکان بمێنێتەوە. ئەم بیرکردنەوەیش بیرکردنەوەیەکی زۆر سەیر و سەمەرەیە، چونکە لە دنیادا شتێک نییە بۆی وڵاتێک هەموو خەڵکەکەی سەر بەیەک ئاین بن. لە عێراق کورد هەیە، عەرەب هەیە، سوننە هەیە، شیعە هەیە، کریستیان هەیە، لە هەموو وڵاتێکدا کۆمەڵە مەزهەب و ئاین و ئاینزایەک هەیە، کەواتە بۆچی فەڵەستین بە هەمان شێوە نەبێت؟ ئێمە پێشوازی لە یەهودی عەرەبیەکان دەکەین، لە مەغریب هەن، لە یەمەن هەن و یەهودیمان لە مسر هەیە، لە عێراق هەیە، لە سووریا هەیە، لە هەموو لایەک پێشوازیان لێکراوە. شتێکە ڕاستەقینەیە. من لە بەغدا سەردانی بازارێکم کرد، بازاری یەهودیەکان بۆ ئەوانەی کە ئەویان جێشتەوە بابەتی خۆیانە، بەڵام ڕاوێژکاری تایبەتی شای ئوردن کەسێکی یەهودی عەرەبی بووە، بۆ ئێمە جایەتی یەهودی ناکەین لەر وڵاتێکە وڵاتی خۆیەتی، بەڵام وڵاتێک تەنیا بۆ ئاینێک بێت لە دنیادا شتێکی لەو زۆرە نییە کە هەموو خەڵک سەربەیەک ئاین بن. تەنانەت لە ئەمریکا شتێکی وانە موسڵمان، کریستیان، یەهودی، بێباوەڕ زۆرها خەڵکی تێدا. سین وڵاتێکی کۆمۆنیستە نەیتوانیوە کۆتایی بەبوونی کریستیان و ئیسلام و تاوی و کۆنفۆشی و هند بە هەمان شێوە سیخی تێدایە، هندۆسی تێدا، بوزیەکان، موسڵمان، کریستیان. دنیا بەم شێوەیە، وڵاتان بەم شێوەیەن. وڵات لەسەر بنەمای دەستور و یاسادا دەمەزرێت و خەڵکیش بە ئارەزوی خۆی ئاین و مەزەبی خۆی دیاری دەکات. بۆیە ئەم پێشنیازی بنە دەرەوەی خەڵکی غەزە بەڕاستی شتێک نییە، جێبەجێڕەتی دەکەینەوە. چارەسەر چییە بۆ دۆخی غەزە، بۆ پرسی فەڵەستین؟
يعني ما في الفيتناميون قاتلوا ڤێتنامیەکان کاتێک شەڕی ئەمریکیەکانیان کرد 50 ملیۆنیان لەدەستدا ئەو کات 5 ملیۆنیان لەدەستدا ئەو کات دەستیان هەڵ نەگرت بینیمان کە چۆن دوجار فڕۆکەکان تەرمی ئەمریکیەکانیان بەرز دەکردەوە بینیمان کە چۆن فەڕەنسا 130 ساڵ دەزایریان داگیر کرد بەڵام داگیرکاران دوجار دەبێ هەر بستنە دەرەوە ئەو خەڵکی لەوێن خەڵکی فەڵەستینن بە باو و باپیران لەسەر ئەو خاکە ژیاون خاکەکە خاکی مسلمان و کریسیان و یەهودیەکانیشە ئەگەر بێت و ڕەگ و ڕیشەیەکان لەسەر ئەو خاکە بێت بەڵام ئەو یەهودیەی کە لە پۆڵەندا هاتووە لە بەریتانیا لە رووسیا هاتووە بابچێتەوە وڵاتی خۆی هیچ کارێکی لە فەڵەستین نییە چارەسەرێکی سیاسیان پێشکەش کراوە من وەکو مەبدە بوونی ئیسرائیل ڕەت دەکەمەوە بەڵام لە ڕووی سیاسیەوە دەبێت یەک دەوڵەت هەبێت دەوڵەتێک کە فەڵەستینی ئیسرائیلەکان بێت ڕەتیان کردەوە ئێستا چارەسەری دوو دەوڵەت هەیە هەموو جیهان بانگەشەی ئەوە دەکات وڵاتی نەتەوەی یەکگرتوەکان هەماش بەڵام ئەوان نایانەوێت دەوڵەتی فەڵەستینی بێت دەڵێن فەڵەستین بڕناکە و بای ئەوە نیەوە دەبێت ئوردن خەڵکی غەزە وەربگرێت و بەڵام شای ئوردن ئەم بابەتەی ڕەت کردەوە ئوردنە فەڵەستینیش فەڵەستینە و بۆ فەڵەستینیەکانە و وڵاتەکە سنوورەکەی دیارە لە ڕۆژئاوای ڕووبارەوە ئەمە هێڵێکی سوورە ئێمە قبوڵی ناکەین لە ئوردن گەل و دەسەڵات هاودەنگن بەڵێز باڵیۆز لە کۆشی سپی پرسیاریەوەیان لە دۆناڵد ترۆمپ کردیان و تووتیان ناڕەزایەتی هەیە بەتایبەت لە ئوردنەوە سەبارەت بە گواستنەوەی خەڵکی غەزە بۆ ئوردن و مەسەڕ و کەسیان وەریان ناگرن ڕەتیەکەنەوە وەری بگرن ئەویش بە شێوەیەکی زۆر ساردی وەڵامی داوتی وەریانەگرن یعنی مەبەستی ئەوە بوو لە لای منەوە پرسە یەکلا بۆتەوە کە بێ ئوردن و مەسەڕ خەڵکی غەزە وەرگرن هیچ ڕێگەیەکی تریان لە بەردەمان نییە ئوردن ئەم شێوە مامەڵەی قبوڵەکات ئەو چی دەڵێت بابی خۆی بێڵێ بە ئارەزوی خۆیت ئێمەشەوە دەڵێن کە دەمانەوێت ئەو هەڕەشەی ڕاگررتنی هەریکاری بۆ ئوردن دەکات کە ساڵانە ملیارێک و 700 میلیۆن دۆلارە بینیوان کە چۆن شعبدوڵە لە ماوەی ڕابردوو لە ئەوروپا بووە لە ئەوروپا 3 میلیارد دۆلار بە ئوردن دراکەواتە بابەتەکە دەکرێت چارەسەر بکرێ وڵاتی دۆ زۆر هەن وڵاتانی عەرەبی هەن جگە لە ئەمریکا دەتوانن هاریکاری بکات ئەگەر ئەو دەوێت خاکی ئێمە بە پارە بکرێت خاکی ئێمە بۆ فرۆشتن نییە و دەتوانێت چی دەوێت بێ لەوە باسی بکات باس لەوە دەکات کە من غەزە بنیاد دەنێمە دواتر قسەیەکی دەکات ئەمە درۆیە عیبەیەکی گەورەیە سەرۆکی گەورەترین دەوڵەتی جیهان درۆ لەگەڵ خەڵک بکات و بێ فێر لە خەڵک بکات ئەگەر تۆ فەڵەستینت دەوێ فەرم و خێمەیەکیان پێ بدە خەڵکی فەڵەستین لەژێر ئەو خێمەیەدا دەمێننەوە ئەگەر دەتەوێت بنیادی بنیتەوە فەرم و بنیادی بنێنەوە ساڵێک بەسە بەوەی بنیادی بنێتەوە بەڵام تۆ باسی 15 ساڵەکەی بەڕاستی دوای 15 ساڵیش دەڵێ شتێکی وارم نادە قسەکەی خۆی دەڕێ بەڕاستی خەڵکی غەزە ئەگەر بیانەوێت لە غەزە بچنە دەرەوە دەمێک و چوبوونە دەرەوە بۆی ئێمە لە ئوردن ئێمە لەگەڵ غەزە کێشەمان نییە سنوورمان نییە لەگەڵ غەزەدا بۆیە بۆ ئێمە قبول نەکراوە بەڵێ بەڕێز دکتۆر بەسام عەلی عەمۆش وەزیر و باڵێزی پێشووی ئوردن لە عەمانەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ کاتی بە ئێمەتاندا بەڕێز باڵێز